لقی سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بەخێر هاتنتانەکەین بەخێر هاتنی گەرمی ئێوەی بەڕێزەکەین بۆ مەراسیمێک یاخود بۆ ئیڤێنتێکی تایبەت کە دواتە ڕوونکردنەوە لەلایەن دکتۆر ئاراس و کاکاروان ئەدرێ. سەرەتای ئەم مەراسیمە ئەم ئیڤێنتا بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی قەڵەم، ئەو کەسانەی کە ژیانی خۆیان لە پێناو گەاندنی ئازادی و ڕاستەقینەی بەخت کردووە. فەرموو. بەڕێزان، وەک وەڵامدانەوە بۆ ئەو قەیرانانەی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە و ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی ڕۆژنامە نووسان ئەبێتەوە لە کاتی ڕووماڵکردن و کاری ڕۆژنامەوانیە، ئەمڕۆ هەرێک لە ڕێکخراوی مرۆیی مام لقی سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بابەتێکی تایبەت پێشکەش بە ڕۆژنامە نووسان ئەکەن سەبارەت بەو بابەتە و سەبارەت بەو وردەکاریانە. بەڕێز کاک کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کورتێکتان پێشکەشەکە بافەرموو. بەرز نییە کاتتان باش. بە سوپاسەوە دەتوانم بڵێم کە ئەوەی لە دەستی ئێمە بێت قسوورمان نەکردووە. ئێمە ویستمان ژمارەی کۆڵە پشتی فریاکەوتنیان بۆی کە پێوترێ فێرست ئەید باگ پێشکەشی ئەوە بکەین. داوامان لە خاچی سووری نێودەوڵەتی کرد، فکرەکان پێ باش بوو، بەڵام جێبەجێکردنەکەی وتیان چەند مانگێکی پێچێ. بۆیە داواکەمان خستە بەردەستی ڕێکخراوی مرۆیی مام، ئەوان بە خۆشحاڵیەوە بە ماوەی هەفتەیەک جێبەجێیان کرد. ئێمە لە یادی 120 ساڵی ڕۆژنامەگەری کوردیە ئەبوایە کۆڕ و قەرەباڵخیمان کردای، بۆیە کتێبمان دابش کردای، بۆیە سیمینار و میتینمان کردای، بەڵام بەداخەوەڵێم لەبەرەم بارودۆخە ئەوەی کە توانیمان بیکەین پامێرە مەیدانیەکان کچ و کوڕەکان کامێرەمان و پامێرەکان ئەوانەی کە هەمیشە ئەتوانم بڵێم تووشی نەهامەتی تووشی ڕووداو ئەبن تووشی ڤایرۆسەکە ئەبن لەم حاڵەتانە. بۆیە ویستمان کە ئەو کۆڵە پشتەی کە ستانداردێکی نێودەوڵەتیە ئەتوانم بڵێم بە سابیتەکان زائیدەن ئەوەی کە پێویستەکە بۆ نەخۆشی کۆرۆناکە ئەوانەشی تایە. لێرەیە جێی خۆمانە کە سوپاسی دەستگای مرۆیی مام بکەین. بەڕاستی چووکە ئەگەر ئەوان نەبوونە لە ماوەی هەفتەیە ئەو 400 کۆڵە پشتە کە سنووری لقی سلێمانی ناو شاری سلێمانی لەگەڵ ئیداری ڕاپەڕین ئەکات، هەموو پامێرەکان ئەتوانین بێبەشیان نەکەین بۆ کاتێکی بەپەلە. ئەگەر هاتوو لە حاڵەتێکە خاچی سووری نێودەوڵەتیش بڕێرە نا کەلوپەلەکە بنێرن، ئەوانیشان بەسەرا دابەشەکەینەوە. پێشتر ئێمە ئێلە و جلوبەرگی ڕۆژنامە نووسیمان بەسەرا دابەش کردوون. ئێستا ئەمە کۆڵە پشتی فێرست ئەیدا لە هەنگاوی سێهەمیشا باجەکانتان بۆ یەک ئەخەین بە ڕێککەوتن لەگەڵ دەستگا ئەمنیەکانە. ئەو کاتە ڕۆژنامە نووسی سنووری سلێمانی ئەتوانم بڵێم هەم بە جلوبەرگ هەم بە کەلوپەل هەم بە پێداویستی بەرگری ئەبێ بە شتێکی ڕۆژنامە نووسێکی با بڵێم بە پێی مەرجە نێودەوڵەتیەکان. جا من لێرە مایک بەجێ ئێڵم بۆ دکتۆر ئاراز، ئەگەر دوای لەسەر شێوازی دابەشکردن و شێوازی وەرگرتن و ئی کەلوپەلەکان پرسیارتانە بوون وەڵامتان ئێمە باید سەربزانین جەنابی دکتۆر ئارازی ڕوونکردنەوەی دەستگای مرۆیی مام بە. سوپاس جارێ. بەڕێزانم کاتتان باش. زۆر سپاس بۆ کاکاروان، زۆر سپاس بۆ ستافی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لقی سلێمانی. ئەمڕۆ دەستگای مرۆیی مام هەستا بە واجب و ئەرکی سەرشانی خۆی بە دابینکردنی دیارەیەکی بەسیط وەکو بۆکسێک لە فریاگوزاری سەرەتایی بۆ پامێری مەیدانی ڕۆژنامە نووسی مەیدانی کە ژمارەی بۆکسەکان 400 دانێ. هەڵبەتە ئەم بۆکسە بریتیە بێت لەو مەوادانەی کە وەکو سحافاتی ئەوەلیە بێت، وەکو پێویستیە بێت لە کاتی مەیدانە لە ڕووی تەندروستی و لە ڕووی فریاکەوتنەوە، بریتیە لە چەند ئایتمێک چەند فەقەرەیەک
بە هیوای ئەوەشین طبعاً ئەکید بەکاری نهێنن شەڵاقەت پێویستان پێی نابێت. بەڕێزان حەزم کرد پوختەیەک یا کورتەیەک لەسەر بۆچوون و ڕاو بۆچوونی دەستگای مرۆیی مامتان بۆ باس بکەم کە چۆن یەکەگرێت لەگەڵ کاری ئێوە، کاری ئێوەی ڕۆژنامەنووس، کاری ئێوەی میدیاکار، کاری ئێوەی کە چالاکەوانن لە بواری میدیا. دەستگای مرۆیی مام سێ ئامانجی هەیە: ئاشتی، پێکەوە ژیان، گەشە پێدان. ئەم سێ ئامانجە لە ئەخیرە لە کۆتاییە ئیش کار ئەکات لەسەر بنیادنانی مرۆڤەکە مەدەنیتر بێ، گەشە بکات لە تواناکانیان و بتوانێت لە ئەخیرە خزمەت کات بۆ نیشتیمان و میلەتەکەی خۆی. کاری ڕۆژنامەنووسی، کاری میدیاکاری یەکێکە ئێستا لە پایە هەرە گرنگەکانی مەدەنیەت. هەچ کۆمەڵگایەک کە کاری ڕۆژنامەنووسی تای بەقوتە، تای ئازادە، تای ئەگاتە هەموو سەکتەرەکانی ژیان، سیرەکەی مەدەنیەت لەو جۆرە کۆمەڵگایانە پێشکەوتوترە، باشترە و هیواشی زۆرترە. ئێمە وەکو دەستگای مرۆیی مام هەر لە سەرەتاوە فۆکەس و تیشکمان خستۆتە سەر کاری ڕۆژنامەنووسی کە چۆن هاوکارتان بین، چۆن پشتگیریتان بکەین. تەنانەت هەندێک لە ستافەکەشمانە خۆیان لە کاری میدیاکاری و لە کاری ڕۆژنامەنووسیە کار دەکەن. حاڵی هەست بەڕێزان، ئێمە ئەمانەی ئەوە بڵێن ئێمە لێرە هەردەم لە خزمەتی ئێوەین، دایمە بۆ ئەوە ئەگەڕین کە چی شتێک لە توانای ئێمە بێ بتوانین خزمەتی ئێوەی پێ بکەین و هەر بەو بۆنێش و حەزم کردەوە ئەم خەبەرەشان پێ بڵێم کە لە دەستگای مرۆیی مام لە سبەینەوە خولێکی تایبەت لەلایەن سێ کەسی پسپۆر لە دەرەوەی وڵات هاتوون، خوان بڵێن ئەجنەبین، لە چەناڵەکانی BBC کاریان کردووە، لە چەناڵی دۆیچە ڤێلەی ئەڵمانی ئیشان کردووە، یان چەند خولێک سازەکەن بۆ ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە سەرەتان بیگنەرن یان لە سەرەتان و پۆتێنشیاڵیان هەیە و هەروەها بۆ خوێندکارانی بەشی میدیا لە زانکۆکانی کوردستان. من هەر ئەو نەم هەبوو بەڕاستی کاکەروان، ڕێز و احترامە هەیە بۆ ئێوە و هەر سەرکەوتوو بوو. زۆر سپاس. زۆر سپاس بۆ دکتۆر ئاراس عومەر کەریم، بەڕێوەبەری بەرنامە و پرۆژە لە ڕێکخراوی مرۆیی لە دەستگای مرۆیی مام و هەروەها کاکاروان ئەنوەر لە سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. کاکاروان بە کورتی وتەیەک بۆ کەناڵە عەرەبیەکانە دوێ بەفەر.